مان بەشێک لە وەزارەتەکان موچە وەرنەگرتووە لەگەڵەوەی کە موچەخۆران کاتێک دەچنە بانکەکان پارەیتیان نییە. دەزانن کە لە ئێستادا نرخی بەرمیلێک $91 تێپەڕاندووە، بەڵام بە هەمان ئەندازێ و کاتە پارە دێتە وەزارەتی دارایی کە نرخی بەرمیلێک بە $40 بووە. گرفتەکانی کۆکردنەوەی داهات لە هەرێمی کوردستان چییە؟ بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت موچە دابەش بکات لەگەڵەوەی کە بەشی زۆری خزمەت گوزارەکانیش وەک پێویست نین یاخۆت بە تەواوی ڕاگیراون حکوومەتی هەرێمی کوردستان لەم ڕۆژەوە بەشێک لە چاوتێران پێیان وایە کە شکستیە ناوە. من گفتوگۆ دەکەم لەگەڵ موافق حسێن ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی نەوەی نوێ لە ئەستۆدیۆ لەگەڵمە زۆ بەخێر بێیت. با لە نرخی نەوتەوە دەست پێ بکەیت. بەرمیلێک نەوت ئێستا $91، بەڵام هەمان ئەو بڕەپارە دەگەڕێتەوە بۆ خەزێنی وەزارەتی دارایی کە لە کاتی خۆیدا بەرمیلێک نەوت بە $40 بووە. هۆکاری ئەمە چییە؟ زۆر سوپاس. دیارە معلومە هۆکارە سەرەکیەکەی ئەمە هۆکاری گەندەڵیە و لە ئێستادا هیچ پاساوێک نەماوە بەرە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان باس لەوە بکە کە موچیان لە بەردەست نیە یاخود موچە تاخیرە بێ. لەبەرەوەی ئەگەر ئێستا هەر ئێستا بەم سعرەی ئێستا حیسابیکەین تقریبا بەس لە داهاتی نەوت بەس تەنها لە داهاتی نەوت ملیارێک و نزیکەی 200 بۆ 300 ملیۆن دلار مانگانە داهاتی هەرێمی کوردستانە. ئەمە بێجگە لە داهاتی خاڵە سنووریەکان، داهاتی ناوخۆت باج و ئضافەتەن بۆ 200 ملیارەکەی بەغداد. واتە ئەو ڕەپارەی کە لە بەردەستمانە ئەو داهاتەی هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە کە بۆ موچە و خزمەتگوزاری تەرخان بکرێت. و طبعا هەر ئەمڕۆ حکوومەتی عێراقی بڵاوی کردەوە کە لە مانجی یەکدا ئەوان بە معدەلی بە تێکرا نرخی بەرمیلێکی نەوتیان فرۆشتووە بە $83. بەڵام لە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ دیار نییە و هیچ وەڵامێکی پێ نییە. باشە، بەڵام با ئەوە گریمان ئەوە تۆ دەزانی کە ئەم نەوتەی لە هەرێمی کوردستانی دەفرۆشتێت بە $، دەفرۆشتێت و بەهای $، نزیکی 123 بەرز بۆ بەرامبەر بە دینار، و ئەم $، کاتێ دێتەوە هەرێمی کوردستان دەکرێت بە دینار بۆ موچە دابەش دەکرێتەوە، بەڵام بانکەکان پاریان تیانە. دیارە ئەمە کێشەی ئێمە پێشتریش بینیمان لە کاتی قەیرانەکەیە تەنانەت هەموو بانقەکانیان چۆڵ کرد و پارەکەیان برد کەس نەیزانی بۆ کوێیە، بۆ حیسابی شخصی خۆیانە، بۆ پرۆژەکانی تایبەت بە خۆیانە. ئەو پارتی وێچێتی کاکچیاجان بە کورتەکەی ئەگەر مەشهدەکە کورتکەینەوە پارتی وێچێتی پیان وایە ئەم وڵاتە ئەم داهاتی ئەم وڵاتە تەنها موچی ئەوانە و خەڵکیش مافێکی بەسەرەوە نییە بەپی ئەو عقلیەتە چۆن کات خۆی خاوەن کۆیلەیەک تعاملی لەگەڵ کۆیلەیە کرد کە ئەمە موچی ئەوە و ئەو تەنها مافیەوە هەیە بەس هەواکاڵ مژێت و شتێ بەسیط بخوا بۆی نەمرێ. ئەمان بەداخەوە تا ئێستا و عقلیەتیان هەیە، عقلیەتی ئەوەتیان نییە کە بڵێن ئەم هاوڵاتیانی ئێرە بەشدارن و شەریکن لە داهاتی ئێرە. یعنی بە یەک نمونەی ئەم عقدە نەوتانە بینین، یەک کەس ئەم عقدێکی نەوتیمان کردووە بۆ ماوەی 50 ساڵ لەگەڵ وڵاتی تورکیا، کەس ئەزانێ ئەم عقدەکەیە؟ من ناڵێم هاوڵاتی ناوڕۆکەی چییە چۆنە، بەس ئەوە نازانین بۆ ماوەی 50 ساڵە تەنانەت کادرە بەرزەکانی خۆشیان نازان. و ئەمە لە چێوە هاتووە؟ لەم عقلیەتەیە هاتووە کە ئەوان خۆیان بە موچی هەموو ئەم وڵاتە سەرۆت و سامانی ئەم وڵاتە ئازان و خەڵک بێگانەیە لەم وڵاتە ئاوا تەعامل لەگەڵ ناتوان تا سەروا مامەڵە بکەن، بە تاکید ناتوانن. هەرچەنێ ئەوە بەندە بەوەی کە خەڵک چەندە دێتە مەیدان و خەڵک چەند ناڕازیە و خەڵک چۆن بەرپەچیان بداتەوە. بەڵام ئەوەی کە هەیە زۆربەی کات لە بەشێک لە وڵاتانەی کە ئەم جۆرە لە گرێبەستیان تایە، ینی ئومێد لەسەرەوەی کە هێزی تر بێت ئەم حکومڕانیە وەربگرێت بۆی کە مەقدانە هەڵبۆشێتەوە. بڵێ خۆشبەختانە ئێمە نەوەی نوێ ئەو هێزابین بە پشتبەستن بە جەماوەری خۆمان و ئێستا خەڵک زۆر ئومێد و ئاواتێکی گەورەی بەنەوەی نوێ هەیە و پێمان وایە لە ئایندەیەکی زۆر دوورانیە هەموو ئەم معادلەتە سیاسی و اقتصادیان ئاگۆڕی. باش، من پرسیار لەسەرەوەیەکەم کە جگەلەوەی کەم موچە نییە، ینی دواکەوێت، بەڵام خزمەت گوزارەکانیش عەفو هەر لەسەر موچە. ئێستا ئەگەر ئەوە لەبەرەوەی خەڵکی زۆر گرنگە کاکچیاکە، ئەگەر ئێستا هەمووی کۆکەینەوە هەموو داهات کۆکەینەوە تقریبا 2 تریلیۆن دینارەکە بودجەی کوردستان لە کاتێکە کە موچە تەنها 850 ملیاری پێویستە. یعنی ئەمە 2 بەقەد نیو، ینی 2 جار زیاتر لە بودجە لە موچە بودجەمان لە بەردەستایە. یعنی حکوومەتی هەرێم هیچ پاساوێکی نەماوە بۆ ئەوەی کە بودجە تاخیرکە بڵێ موچەمان نییە، بڵێ نازانم چیمان نییە. یعنی هەموو ڕقەمەکان ئێستا زمانی ڕقەمە، زمانی ڕقەم قساکە، من و تۆ قسە ناکەین. باشە،
سەبارەت بە ئەوەی کە ئەم حکوومەت یاریمی کوردستان بەشی زۆری پرۆژەکانیشی ڕاگرتووە تۆ زانی بۆ منە ڕێگەی کەلار سلێمانی 10 ساڵە خەریکین ڕۆژی ڕابردوو بەداخەوە ڕووداوێکیان شوێی تیاڕوویدا کە 4 ئەندامیە خێزان گیانە لەدەستدا ینی بۆچی ناتوان کە ئەم پرۆژانە بخەنە سەرڕی خۆیانە پرۆژانە چاک بکەن بەشێک لە داهاتەکان بخەنە خزمەتی ڕێگاوبان و پێداویستەکانی خەڵکەوە دیارە سەرەتا زۆر بەداخەوە بۆ ڕووداوە دڵتەزێنە و ناخەژێنە کە دوێنێ ئەو 4 ئەندامەی خێزانێک لە ناوچەی گەرمیان تیاچوون جارێکی کرد دووبارە ئەمە بێ دەربەستی ئەم دەسەڵاتەیە بەرامبەر خەڵکی وڵاتەکەی وەک جەنابەت ئاماژەت پێکرد 10 ساڵە ئەم پرۆژەیەک دەستی پێ کردووە ینی 10 ساڵە دەستی پێ کردووە و ئیشێکرد لە کاتێکە تقریبا 100 بۆ 150 کیلومتر درێژەکەی ئەم ڕێگایە ئەگەر بێنین بە معادلی تەنها لە ساڵێکە 10 کیلومتریان چاک بکردایە و دروستیان بکردایە ئێستا هیچ کێشە و گرفتێک نەما بوو لە کاتێکە ئێمە بیرمان نەچێ ینی لەو کاتەوە لەم دەساڵەتە ملیارات دۆلار ناڕین میلیۆنات ملیاراتی دۆلارات لەم وڵاتەیە لەم هەرێمەیە بە هەدەر چووە کاک چیاجان لە 160 بەپێی داتاکان لە 160 زیاتر لە 60 دوو لە سەرسی داهاتی کوردستان نادیارن کەس نازانێ بۆ چوو ئەڕوە لە بینی ئەم دوو حزبەیە لە بینی پارتیوێکێتیا دابەشەکرێ نازانی چیەکە لە کاتێکدا کە جادایەک ڕۆژانە حادیسەی تیاگرێ ڕۆژانە خەڵکی تیانبرێ خەڵک بریندارە بێ خەڵک زەرەری مادی زۆر گەورە ئەکا لەو ڕێگایە ینی بۆ نمونە ئێمە جادای کەلار خەڵک بە جادای مەرگ ناسێتی کەلار سلێمانی بەڵێ کەلار سلێمانی ئەمە بێجگەلاوەتە بریا بەس ئەو جادایە بواە من لە خەڵکی چەمچەماڵ بابینە سەر چەمچەماڵ ئەوان لە هەموو کۆبوونەوە و لە هەموو کۆنفرانس و لە هەموو مەحفلێکە باسی ئەنفالەکەن وانە باسی کیمیابارانەکەن و بزانام چیان بۆ هەڵبجە کردووە ئەزانی کات چیە تا ئێستا خەڵکی چەمچەماڵ تا ئەم لەحزەی من تۆ قساکەین ئاوی خواردنیان نییە ینی بۆریان بۆ ڕانەکێشراوە پرۆژەی ئاویان نییە ئاو کامە سەرەتاییترین شتە بۆ هەموو مرۆڤێک تا ئەم لەحزەیە ئەو کەسوکاری چەمچەماڵ دەیان و سەدان و هەزاران گەنجی بێکارە و هیچ ئومێدێکیان نییە لە ژیانە لە کاتێکدا کە داناغاز شەریکەی داناغاز لە ناوچەی ئەوانە مەفروض بوو ئێستا هەمووی هەلی کاریە هەبوایە و حکوومەت باشترین خزمەتی بکردایە باش بەڵام هەموو ئەمانی کە ئەم ڕخنانی کە هەبوو ئەم سەرنجانی خستەڕۆ پێویستی بە چییە پێویستی بەوەی کە بنە فراکسیۆنی ئێوە ئۆپۆزیسیۆن هێزەکانی تری ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراق چۆن کاری لەسەرکەن ئەمە سەرنجەکان تامول لەسەر شێوازی حکومڕانی هێزە پێکەنەرەکانی حکوومەت هێرەمی کوردستان پێویستە چۆن کار بکرێ فشار دروست بکرێ دیارە ئێمە پلانی خۆمان هەیە بۆ کارکردن وەک پلانەکەمان ئەوەیە فشاری خۆمانەکەین وەکو ئەندام پەرلەمان وەکو فراکسیۆنینەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان و پێشتریش کردومانە و داوامان کردووە و لە پەرلەمانی بەغداش بە دڵنیاییەوە ئەو کارە دەکەین ئەوەی کە لە ضمنی حدودی قانونی و دەستوری ئێمەدا بێت وەشان بەشان بەوە ناوەستینەوە هەوڵەدەین لە ڕێی فشاری مەدەنیەوە لە ڕێی ڕێخستنی خەڵکەوە ئەو فشارانە زیاترکەین بۆ سەر دەسەڵات تا بتوانین خزمەت زیاتر بە خەڵکی کوردستان بگەن باش هەموو ئەمانی کە بینیمان ینی ئێستا هێزە سەرەکی پێکەنەرەکانی حکوومەت لە بەغدا ململانیانە لەسەر پۆستی سەر کۆمار و ئەم ململانیانە چۆن دەبینی دیارە ململانیەکان وازحە ئێستا ئەم بەس پێشەوەی بڕۆینە سەر پۆستی سەر کۆمار منەمەوێ عرضێکی پرۆسی سیاسی بکەم و نیۆنەرایەتی و بە تەحدید نیۆنەرایەتی پارتی وێکێتی لە دوای ساڵی 2023ەوە بەداخەوە پارتی وێکێتی لە دوای ساڵی 2023ەوە بوونە نیۆنەری خەڵک لە بەغداد بڵێ لە بەغدا بەڵام لە بری ئەوەی بڕۆن شەڕی خەڵک بکەن شەڕی داخوازەکانی خەڵک بکەن چون شەڕی پلە و پۆست و پارەیان کردووە شەڕ لەسەر کۆمپانیەکانیان نەکەن بەڵام شەر لەسەر بۆ نمونە تا ئێستا شەڕ لەسەر مادەی سەڵیان نەکردووە شەڕیان لەسەر پێشمەرگە نەکردووە شەڕیان لەسەر کۆمەڵێک مافی خەڵکی کوردستانیان نەکردووە واتە یای پرۆسەکە بەم شێوەیە هاتوون بە خەڵکی کوردستان وەرن دەنگمان بنێ متمانەمان پێ ئێمە بینە نیۆنەرتان بەڵام لەسەر شایستەدارەکانی جوتیارانیش نەکردەوە زۆرەگرێت نە هیچ کێشە ئەو کێشیان ئەوە نییە ینی بە نمونە لە 16 ئۆکتۆبەر کاتێ لە 150 خاچی کوردستانیان لە دەستدا یەک کەسیان نەکشانەوە لە بەغدا یەخۆسەرە کۆمارمان کورد بوو وانە ئەو هەموو وەزیرە کورد بوون بۆ کەسێکیان موقفێکیان نەبوو بەرامبەر و هەڵوێستەی حکوومەتی بەغدا
واتە ئەمان چوونە بۆ کاسبی و بۆ خۆ دەوڵەمەندکردن و بۆ پلەپۆست چوونە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک ناکەن لەوێ. باش بەڵام ئێوە بە پرۆژەیەک بڵێ باسان لە پۆستی سەرۆکۆمار کرد بڵێ تا ڕادێکی باش دەنگدانەوەی هەبوو چ لەسەر هەرێمی کوردستان چ لە شەقامی عراقی لەسەر ئەوە چیەڵێ؟ کاکچیە جان ئێمە لە سەرتاوە بە خەڵکمان وتووە ئێمە ڕازگۆوە بین لەگەڵتانە و ئەو دەنگانەی ئێوە ئەمانەتە لای ئێمە و ئەومان لەم پرۆژەیە بڕاستی بەرجەستە کرد. چۆن بەرجەستەمان کرد بەو شێوەی کە پێشتر نەریتێکی سیاسی پارتی و یەکێتی بەداخەوە هەندێک لە ئەحزابی معارەزەیش پێشتر ئەچوونەیانەوەتەوە کورسیەکانمانە ئێمە ئەوەن دەنگمان هەیە بری ئەم کورسیانە ئێمە ئەکەوینە مفاوەزاتەوە دانوستانەوە لەگەڵتانە چی پلێک چی وەزارەتێکمانە دەنێ بەڵام ئەم جارە ئێمە وامان نەکردنەوەی نیە هاتووە بە خەڵکی وتووە بە حزبەکانی وتوە ئێمە دێنە دانوستان بەڵام لە بریەوەی دانوستان بۆ پلە پۆست بکەین بۆ داواکاری خەڵکیکەیت پەیوەندیدارە بە خراپی دۆخی خەڵکەوەم داوای ئێوە بەتاکید وایە بەتاکید وایە ئێمە نوێنەری خەڵکین و پێمان وایە ئەو دەنگانەی خەڵک بەکاردێنین بۆ بەرژەوەندی خەڵک باشە بەدەنگەوە هاتنی لایەنەکان چۆن بوو لەگەڵ پرۆژەکەتە بەداخەوە لایەنەکان وەک پێشبینیمانە کرد هەر بێر دەربەستن بەرامبەر داوای ئەویان کردو کە تەنها دەنگیان پێ بدەن یان باسی پرۆژەکەیان لەگەڵ کردوون ئەوان دەنگەکە گرنگە لایەنەوە خزمەت گوزاری و پرۆژەی خەڵک گرنگ نییە بەلایەنەوە باشە ئێوە خۆتان چ ئەوەی کە لە بەغدا ڕوەدا بۆ دیاریکردنی پۆستی سەرۆکۆمار چ کۆبوونەوەکانی داهاتووتر بۆ پێکێنانی حکوومەت ئێوە پەیمانەتێکتان دروست کردووە ینی چۆن کار دەکەن لە بەغدا و لە نێو پەرلەمانی عراق لە پەرلەمانی عراق دێرە ئەو هایپەرمەنەتی کە دروستبان کردووە لەگەڵ لە پێناو خەڵکدا لەگەڵ بزوتنەوەی ئیمتیداتە کە ئیمتیدادی تشرین و هەندێک پەرلەمانتاری سربەخۆ دەنگدانەوەیەکی زۆر گەورەی هەیە و ڕێزێکی زۆری لێگرێ لای هەموو هێزەکان لەبەر یەک هۆکاری سەرەکی ئەویش ئەوەیە هەموو هێزەکانی عێراق ئەزانن ئەم هێزە جددیە و ئەوە خزمەت گوزاری پێشکەشکا و مەبەستی پلەپۆست نییە لەبەرەوەی لە یەکەم ڕۆژی دروستبوون و تەشکیلبوونی و ئیعلانی ئەوەی کرد کە ئێمە پلەپۆستمان ناوێ وەزارەتمان نایە بەڵکو خزمەت گوزاری و باشترکردنی دۆخی هاوڵاتیانی عێراق و کوردستانمانەوێ و جێی خۆشحاڵیە بەڕاستی بۆ یەکەم جارە لە تاریخی سیاسی عێراقا بە تایبەت لە دوای 2023 لە محاسسەیەکی تائیفی و قەومی ناشرین هەبوو لە عێراقا لە ڕێگەی ئەم هاوپەیمانەتیەوە توانیمان نمونەیەکی جیاواز نمونەیەکی زۆر ئیجابی جوان پێشانی خەڵکی عێراقی بێن و پێشانی کۆمەلگای نێودەوڵەتیش بدەین باشە بەڵام پرسیارێک لێرە هەیە کەەوە بۆ منە چوارچەوەی هەمانگی تاوەکو ئێستا ترسن لەوەی کە بن بۆ پۆستۆنیەوە هەر لە سەرەتا ئەلانتان کرد بڵێ ئەو جەراحەتووینەتان لە کوێنە ئەو جەراحەتە لە سیقەمان بە خۆمان هەیە متمانەمان بە خۆمان هەیە و ڕازگۆین لەگەڵ خەڵکی خۆمانە باش بەڵام بە خەڵک چیە دەن کە ئێوە لە پەرلەمانی عراقی و کێزێکی ئۆپۆزیسیۆن کارەکەن ینی بەڵێنی چیە دەن بە دوای چی کێشەکانی خەڵکەوە بەڵێنی ئەوەمانداوە لە یەکەم ڕۆژە ببینە دەنگی ڕاستەقینەی خەڵک هەر پرۆژەیەک لە خزمەتی خەڵکا بێ ئێمە جێبەجێەکەین و کاری بۆ دەکەین و هەر پرۆژەیە هەر لای طبعا هەر لایەنێک تەقدیمێکە لە هەر پرۆژێک لە خزمەتی خەڵکا بێ ئەوە بە تەکید ئێمە کاری بۆکەین و پاڵپشتیەکەین کردنەوەی ئۆفیسەکانتان لە ناوچەکان بڵێ هەر بۆ ئەمە بوو بۆچی بوو دیارە کردنەوەی ئۆفیسەکان دوو هۆکاری سەرەکی هەبوو یەکێک لە هۆکارەکان ئەوەیە بە بەردەوام لەگەڵ خەڵکی خۆمان بین و کۆنتاکتی ڕاستە و خۆمان هەبێ یەکتر ببینین دانشین گوێ لە کێشەکانیان بگرین لە گلەیەکانیان بگرین و لە بۆچوونەکانیان بگرین ئەمە یەکێک لە هۆکارەکان و هۆکاری دووەم ئەوەیە کە چۆن بتوانین یارمەتی خەڵکی خۆمان دەین هەر بە ڕێزێک لەو ناوچانەی کوردستان کە دەستی ناگاتە بەغدا و ئیش و کارێکی هەیە ئەوە ئێمە ئاسانکاری بۆ بکەین و ئیشەکانیان بۆ ڕای بکەین باش یەکێ لە پرسیارانی کە بۆ داتوەڵێت ئەوەیە کە ململانیەکی تون بۆ پۆستی سەرۆکۆمارەیە چاوەڕێکەکەن ینی پێشبینیەکەن چۆن بکەوێتەوە ئەو ململانێکەوە یەکلابوونەوەی پۆستی سەرۆکۆمار بە بۆچوونی من قەراردان لە ئێستاە کە هەندێک قورسە لەبەرەوەی معادلاتی سیاسی کە ئاوا بە ئاسانی ناخوێنرێتەوە ئێستا ئەگەر بەپێی ئەو دراوە ڕقەمیانە بات بە ئەو معتەیاتانەی کە لە بەردەستمانە ڕەنگە پۆستی لایەنێک با بڵێن چانسی کاندیدێک زیاتر بێ لەوەی تر بەڵام خۆتە زانی کاکچیە ئەو پۆستێکی حساسە و ڕەنگە لە ئاخر ساتەکانە حەسم بکرێ بۆیە ناتوانین لە ئێستا و بڕیار بدەم من شخصی خۆم ناتوانم ئەو تەخمینە بکەین بۆ سەرۆکۆزیران و پێکێنانی حکوومەت ملانەکەتون ترەبێتەوە تەسەورەکەم بڵێ ینی چۆنی دەبین چکە ئێستا چوارچێوەی هەمانگیڵێت تا
دوا هەنگاو چاوەڕێکین کە پێکەوە بەشداری بکەین ئەگەر نادواتر بڕیارە دەین بەوە پۆسیۆن چاوەڕێکرێ بۆ پێکێنانی حکوومەت و سەرۆکوەزیران چۆن بێ چاوەڕێ چیەکەن چاوەڕێکین هەر بەعام بە ئەم خولێکی قورسە بێ خولێکی ئاسان نابێ لەبەرەوەی هەر لە یەکەم دانیشتنابینیمان کۆمەڵێ حەدەس ڕوویدا لە ناو هۆڵی پەرلەمانە هەمووی ئاماژەن بۆ ئەوەی کە ئەم خولێکی قورسە بێ و سەبارەت بە کابینە وزاریەکەش تەسەوڕەکەم هەر هەمان قورسی تیا بڕۆ بەڵێ موافق حسێن ئەندامی پەرلەمانی عێراق لە پراکسیۆنینەوەی سوپاس بۆ تۆ لەگەڵ زۆر بەخێر زۆر بەخێر